دیارەکە چەند وەزیرێکی ئەوانەی کە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانن لە بەغدا ڕاست پێدران ئەم بڕیارانە بگەین حکوومەتی فیدراڵی وەکو مەسەجێک وەکو پەیامێک کە لەمە دووە بەتایبەت لە ساڵی تازەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم داواکاریانەی هەیە. یەکەمیانەوەیە کە بێ زامنی موچەی ساڵی تازە بکرێت و بە هیچ شێوەیەک دواکەوتن و خلاف وە کێشە دروستکردن بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبێت بەپێی ئەوەی کە لە ناو جەدوەلی موازنەدا بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە و حەقی هەرێمی کوردستانە کە بنێدرێت. لەسەر ئەم بابەتە ئێمە ئیتر هیچ قسە و مناقەشەیەک ناکەین مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دوو، ئەو تعدیلەی کە ئەکرێت لە یاسای بودجەیە ئەبێت هەرێمی کوردستان لەو خاڵانەی کە پەیوەندی و لەو مادانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە قسەی خۆی هەبێت و بەو شێوە بێت کە مافی خەڵکی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێت. لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەم داواکاریانەی هەرێمی کوردستان قسەی هەموو کۆبوونەوەکەش ئەوە بووە و بڕیاری هەموو کۆبوونەوەکەش ئەوە بووە کە لەوانەیە بڕیارێک بدرێت کە خزمەت بە عێراق و بە هەرێمی کوردستانیش نەکات و